خۆکردنی تێدا بچێتە دەرە. من چیم لە مێژووی عەرەبیە، من چیم لە شەڕی ئوحود و نازام چیوتیە. بۆ مێژووی پێشمەرگەکانی خۆمانی تێدانە، بۆ شەڕ بۆ ئەوە ناکەن، بۆ شەڕ بۆ ئەوەکەن ئەبێ جیلی ئێستا بە زۆر قەدر و قیمەتی پێشمەرگەی لابێ. جیلی ئێستا بەهای کۆمەڵایەتی و نیشتیمانی لایە، بەڵام بە شێوازی خۆیان. بەو شێوازەنیە کە بۆ نەباوکم بەهای نیشتیمانەکەی لای و قەدری نیشتیمان و خاکە کاگرێ. ئەمان بە شێوازی تر پێشمەرگایەتی خۆیانکەن بە شێوەیەکی. ئەینەتان بیست لەم بینە چەند ڕۆژێ بەلێ ئێستا ئافرەتێک لێشێ لە کەناڵە ئاسمانیەکان باسی جەنگی ئوحدەکە، ئەڵێ چی پێویستەکە ئەمڕۆ نەوەکانی ئێمە و مناڵەکانی ئێمە لە مەدرسە فێریان کەین سەحابە و جەنگی ئوحد و ئەمانە، ئەی بۆ باسی داستانی پێشمەرگە نەکرێت؟ ئەوێ بە ناوی کوردایەتیەوە خەنجەر بدا لە ئیسلام و ئیسلام لای خەڵک ناشرین کات. لە کاتێکە وەڵاهی ئەوەی ئەوانەی کەن کوردایەتی نییە. ئەگەر ئێمە کوردایەتی ڕەسەن و حەقمان بوێ دەبێ وەکو قورئان بیکەین. قورئان پێمان دەڵێ کاتێ پێغەمبەران هاتن چۆن قەومایەتیان کرد، چیان کرد؟ قالوا يا قومنا، ئەی قەومەکەن ئەجیبوا داعی الله، ئەی قەومەکەم اعبدوا الله. ئەوەتە هەموو پێغەمبەران. شوعەیب پێغەمبەر سەلامی خوای لەسەر بێ، خوای پەروەردگار کە ناردی بۆ مەدیەن قال يا قوم اعبدوا الله ما لكم من إله غيره، ئەی قەومەکەم عیبادەتی خوای گەورە بکەن، ما لكم من إله غيره. دەبێ ئەمە بدەین بە گوێی خەڵکایە. ئەمما بین مەوزوعێک بڕوژێنین لە ڕێگای کوردایەتی و پێشمەرگایەتی بمانەوێت تەعنە لە ئیسلام دەین، ئەمە بەڕاستی نابێ ئێوە قبوڵیکەن و نابێ ئەمە بێتە یعنی شعارێک لای ئێمەی کورد وامان لێکەن کەوا ئەو ئیسلامە جوانە ناشرینکەن لای ئێمە، یان ئێمەی لێ دوورکەنەوە بە ناوی کوردایەتیەوە. ئەوە کوردایەتی نییە. کوردایەتی ئەوەیە کەوا ئیسلامەتی خۆمان بکەین، چونکە یەکەمین قەوم کەوا ئیسلام بوو بەبێ ئەوەی شمشێرێکی بۆ بۆشێنن، بەبێ ئەوەی کەوا عەزیەت بدرێ. ئێمەی کورد بوون. ستدعون إلى قوم أولي بأس شديد، خوای گەورە لە سوورەتی فتح باسێکات. کەواتە بۆیە بەوانە نەخەڵەتین، ئەوانە يفسدون في الأرض، ئەوانە يفسدون في الأرض. وئیژنا قەیچێکە بە داستانی سەحابە بخوێندرێت، مناڵەکانمان فێری ئەخلاق و ڕەوشتی ئیسلامەتی بکرێ، لەولا شۆ باسی کوردایەتی و پێشمەرگایەتیش بکرێت. چی مانعە یعنی؟ بۆ دەبێ ئەمە نەفی بکەیت ئەویان ئیثبات بکەیت؟ کەواتە مەبەستێکەیە لە پشتی، مەبەستێکەیە لە پشتی تر. لێرە و لەوێ هەر ڕۆژی بەزمێکە، هەر ڕۆژەیەکێ سەر هەڵەدات. جاری وایە پیاوێکە، جاری وایە ئافرەتێکە، ئەمە چالاکوانی ئافرەتانە، ئەمە نازانم چییە، ئەمە مفەکرە، هەر یەکە و بەناوەیەک. ئەمانە بەڕاستی گومڕان، ئەمانە مفسدن. أولئك هم الخاسرون. خوای تەعالا فەرمێ ئەمانە زەرەرمەندی حەقیقین.